ئەو هەڕەشەی بارزانی کە پارتی پێی چارەسەر ناکرێت بۆچی دەسەڵات کارتی فشاری بەرامبەر بەغدا بەدەست نییە؟ ئەم شێوەی ڕفتاری کە لەگەڵ موچەب لەگەڵ ملەتی کورد دەکرێت لەگەڵ خەڵکی کوردستان دەکرێت لەمەودۆ وەکو مانگەکانی پێشوو کردویانە بە هیچ شێوەی قابلی قبول من ئەمە بە ئیهانەی ئەزانم بۆ خوێنی شەهیدان بۆ خەباتی گەلی کوردستان بۆ مێژووی پڕ سەروەری ئەم ملەتە لە برسە شۆڕشی نەکردووە ئەگەر هەندێک خەڵک پێ کاکە تو کەرامەت و ئێرادەت هەبی هەموو وەختێک پارە دەبی بەڵام کەرامەت و ئێرادەت نەما پارە چ قیمەتی هەیە ئەبی چارەسەر بکرێ و کەس ناتوانێ هەموو مانگێک ئیتر هەی فلان ئیمزای کرد ئیمزای نەکرد موافقەتی کرد موافقەت نێ بۆ ئێمە دەروزەچین لەبەر دەرگایەوە ئەوە ئەم هەڕەشانن کە دوای دابەشکردنی موچەی مانگی چوار بارزانی لە کۆبوونەوەیەکی حیزبەکەی لە دژی بەغدا کردی ڕایگەیان چی دیکە بەو شێوەیە لە بەغدای قبول ناکەن ئەگەریش بەغدا بەو شێوەیە بەردەوام بێت هەڵوێستیان دەبێت بەڵام زیاتر لە 2 مانگ بەسەر ئەو هەڕەشانە تێپەڕیوە بەغدا نەک هەروەک پێشتر بەڵکو خراپتریش مامەڵەی لەگەڵ حکوومەت یەرێم کرد کەچی بارزانی هیچ هەڵوێستێکی نییە ئەمڕۆژ مەسرور بارزانی وتی هێشتا بێئومێد نین بە پێچەوانەی ڕابردوو زمانێکی نەرمی بەکارهێنا هەرچی ڕێباز حەملانی کادیری پارتیە پێی وایە ئەگەر ئەمریکیەکان دەستی بارزانیان نەگرتبە ئێستا هەڵوێستی توندی دەبوو بەڵام نەیگوت ئەو هەڵوێستە توندە چی بوو دەسەڵاتدارانی هەرێم بەهۆی گەندەڵی بنکۆڵکردنی ژێرخانی ئابووری کوردستان بۆ کۆمپانیاکانی خۆیان هیچ خاڵێکی بەهێزیان لەدەست نەماوە بە جۆرێک بتوانن بەغدای پێبهێننە ژێربار بۆیە تاکە بژاردەیان سازش و چوونە ژێرباری تەوتینە